خوای گەورە داواکە لە ئەسحاب و یاوەران چەندێ بە شەرم بن بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پیاوچاکان بەرامبەر بەخوا ئەوەی کەوا ئێمە یەکەم حیا و شەرمان بێ بەرامبەر بە ئەڵڵای گیان، دووەمیان بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم، سێمیان بۆ مرۆڤەکانە لە بینی یەکدایە. ئەبێوە بزانین داود عەلەیهی السەلام وحی بۆ هات کاتی خوای گەورە وحی نارد بۆی، خوای جەلە جەلاله و پەروەردگار وتی ئەی داود، وەسیەتی کرد بە نەبی داود، وتی ئەی داود هەموو بەیانیانێک و هەموو ئێوارانێک تەماشای ڕیسپیەکانت دەکەم. جەلە جەلاله لایقە بەخۆی. ئەی داود هەموو بەیانیانێک و هەموو ئێوارانێک تەماشای لەناو ئوممەتەکەتدا تەماشای پیاوە گەورەکان دەکەم کە ڕیش و سەریان سپی بووە. جەلە جەلاله خوای متعال خۆی لایقە بەخۆی بە تەماشاکردنی خۆی. ئەی داود پێیان بڵێ بەندەکانم تەمەنیان گەورە بووە، تەماشایانەکەم تەمەنیان گەورە بووە، ڕیشیان سپی بووە، سەریان سپی بووە، جەستەیان چرش بووە. ئەی داود پێیان بڵێ. ئەمجا فەرمێ پێستەکانیان ناستیەکەی نەماوە، ئەمجا نێزک بوونەتەوە بۆ من بگەڕێنەوە بەلای من. پێیان بڵێ ئەی داود با شەرم و حەیایان هەبێت چونکە من زۆر شەرمیان لێ دەکەم. تەماشاکە ئیمانداران، ئەبێ ئێمە بزانین های لە چی مەوقعە وریابین شەیطان نەمان خەڵەتێنێ، وریابین دنیا لە خشتە نەمان با. ئەمەیە کە نەبی داود ڕایگەیان بە قەومەکەی